پەیامی ڕاقی ئەوەیە کە تاکو کۆی کۆمەڵگەکان ئەگەێنێتە دەرەجەیەکی ئەخلاقی بەرز کە هەست بەوەکەن پەیامێکە ئەیگەێن بە خەڵکی. بۆیە خوای پەروەردگار کە باسی سەیدنا ئیبراهیمەکە باسی ئەوەکە کە بە تەنیا خۆی کانە ئوممە، بە تەنیا بۆ خۆی ئومەتێک بوو. ئومەتیش چیە؟ بریتە لە ئینسان لەگەڵ پەیام، هەڵگرتنی پەیامێک. بۆیە ئەشێ تاکێک بێ، ئەشێ کۆمەڵێک بێ، ئەشێ خەڵکێکی زۆرتر بن. ئەو کەسانی کە زۆریشن بەڵام پەیامێکیان هەڵ نەگرتووە هیچ نییانە، ئومەتی مردوون، وەکو کوردایەتیێوانان، وەکو گەلی کورد ئێستا کە لە ژەردەستی پارتی وێچێتیە. بۆچی ئومەتی مردووە؟ چونکە ئومەتی زیندوو لە ئەفکارە گەڕێ، خزمەتی ئەفکارەکە. ئومەتی مردوو سەرەتای ئەوە بیدایەتی مردنەکەی لە شەخص کۆ بێت، دوایە کە مرد لە مەساڵحی فەردی کۆ بێت، لە بەرژەوەندی تاک کۆ بێت. ئەم سەحابە بەڕێزانە کە ڕۆشن وڵاتێکیان ئازادە کرد، سوڵتەکەیان لێلا ئەوە، دەسەڵات و زاڵم و ستەمکاران و باجوەرگرەکان و قاڕونەکانیان لێلا ئەبردن. سێ شتیان لا ئەبرد کە ئێستا ئێمە لە کوردستان تووشی هەرسێکی بووینەتەوە: فرعون و قاڕون و هامان. فرعون دەسەڵاتی سیاسی و تەشریعی، هامانیش دەسەڵاتی دینی، تەزویرکردن و چاواشەکاری ئەوقاف، قاڕونش سەرمایەداری. سەرمایەداریەکان لە خزمەتی ئەوانی تران، دیکتاتۆرەکانن. لەبەرەوە ئەم دیکتاتۆرانە دەسەڵاتیان وها گرتۆتە بەردە کە لە مقابلی ئەم سێ بۆ گەنە سیانی تر دێنە پێشەوە. لە جاتی دیکتاتۆرەکەیەکی وەکو ذیلقەرنەین دێکە عەدل و قووەتی هەیە، لە جاتی چاواشەکارانی ئەوقاف مەلا و مفتی و قازی شەرعناس دێنە پێشەوە کە قیامەت خوازن، تەوازن ڕائەگرن لە نێوانی خەڵکەکە و حاکمەکە. و لە نێوانی ئەم سەرمایەدارانی کە بە هیچ شتێ تێر نابن، دەوڵەمەندانێک دێنە پێشەوە کە زەکاتیان بەردەوامە دەن و لە ئیسلامیشە پارە و سەرۆت و سامان لە حساب بانکیە ناخەوێ، لەبەرەوە دایمە بخرێتە ئیشەوە، چونکە هەر زەکاتەکەی فەوتێنە لەبەرەوەی هەموو ساڵێک لە 100 هەڕوە، جار بۆ جار کەمە بێتەوە، لەبەرەوە کابرا بخێرا فریای کەوێ بیخاتە ئیشەوە، کە ئیخاتە ئیشەوە بەتاڵە نامێنێ. ئەم تاغوتانەی وڵاتی ئێمە ئێستا سەرمایەدارەکەیان کە کردو پارەکە کێشنەوە لە بانقی دەرەداهێنن، دەرەوە خۆی پێژێنێ. بۆیە دەرەوە ئامادەیە بە مخابراتی و جەیش و قووەتی هەوایی بە فڕۆکە پاراستنی ئەو تاغوتانەی لە وڵاتی ئێمە لە ئەندۆنیسیا هەتا مەغریب لەسەر دەستە. عەرشی ئەوانە پارێزێ بۆی شعوبەکانیان هەڵنەستنەوە، میلەتەکان، لەبەر ئەوان بەرژەوەندی هێزەکانی دەرێ و سەرمایەدار و ئیستیعماری دەرێ ئەپارێزن. ئەم بەڕێزش کە هاتووە بۆ ڕزگارکردنی ئەم خەڵکە، ئەم وەزیفانەی لەسەر بووە. حەزارەتێکی پێکەوناوە لەسەر عەدل و قووە، قووەتێکی هەیە کە خەڵک ناوێرە بیبەزێنێ خۆی لێدا، عەدالەتێکی شەیە خەڵک لەناوە هەڵناسن دژی، گەندەڵی نییە هەتاکو خەڵک لێ بێزار ببن، دیکتاتۆری نییە هەتاکو خەڵک بیانەوە بیگۆڕن، عەدالەتێکیان لەناوە تەطبیقکە حیسەی خۆیانی داونەتێ، نان و ئەمانی بۆ تەوفیر کردوون. ئەشگەرە دائیمە لە شتی پیشەسازی و خەدەماتی تر چی تەکنۆلۆژیا ئەو سەردەمە بووە بۆی بەکارهێناونەوەکو پیشەسازەکانی کە هەیە. ئەگەرە و توانیوێتی سەدێکی ئەوەندە گەورە دروست بکە، بێگومان توانیوێتی پێداویستیەکانی کات و شوێن و حاڵەتەکانی ئەو جیلەی خۆی بەرهەم بێن. بۆیە ئەمە حەزارەتێکی زۆر ڕاقی و گەورە بووە. خوای گەورە کە باسە کاتەوە فەرمە ثم ئەتبع سەبەبە، ثمەش دائیمە بۆ تەراخیە، یعنی پاشان زەمنە بەسەرا ڕۆشت و ئەنجە هاتووە مەغریب، ثم ئەتبع سەبەبە، دوایی چوو بۆ ڕۆژهەڵات، پاش ئەوە ثم ئەتبع سەبەبە، ماوەیەکی تری دیسان پێچوو، ئەم جارە هاتەوە بۆ لای قەومێکی تر، هات بەناو دۆڵێکە بە چیایەکە تێپەڕ بوو، بە مەمەڕی خەڵکەکەیان نەڕۆی بە ڕێگاکەی خەڵکییا کە عادەتەن لێوە ڕۆن. جەیشێکی پێم جارە بەبینی ئەم شاخەیە هات گەیشتە ئەو دی و سەیری کرد قەومێکی لێیە زمان نازانن، نەئەتوانن تێمان بگەێنن چین، ناتوانن یعنی لە قسەی ئێمە تێگەن. ذیلقەرنەینیش وەکو هەموو مەلیک و سەردارەکانی ئەو سەردەمانە متەرجیمی لەگەڵ بووە. ئەم متەرجمە کە سەیرەکەن، ئەم متەرجمانش پەی بە زمانی ئەوان نابن، دوای ئەمان ئەڕۆنە ناویانەوە. یعنی هەروەکو کوردایەتیم دێتە پێشە، وەڵڵاهی زمانی قەومێک لەو دیوی ئەو شاخانەوە زمانەکەی لەو دیو شاخەکە ڕێناکە، نە حەزارەتی پێبی ناکردو، نە خۆی پێبی ناکردو. کوردەکەش وایە زمانی کوردیش ئەوە بادینی و سۆرانی و 28 ساڵە بەدەستیانەوە هەر بادینی و سۆرانی، تەنانەت خەڵکانێک لە تەکێ و چەمچەماڵ خۆیان تەبەڕوع کردبوو کە دەرسی بادینی ئەڵەنەوە بە خۆڕایی
کەچی حکوومەتی کوردستانی نەیهێشتن کاکەی کوردایەتیوانە ێ باشە 28 ساڵە وایە سەفێری هەورامی و لوڕیەکەش ببین نەک بادینی و سۆرانی ئەوە لەهجەکانمان هەموو جیا کردات و خۆ نەرویج لە ئێوە کەمترە ئەی باشە بۆچی توانی بەسەر 14 لەهجای ئازاڵ ببێ بۆچی هەمووی تۆمار کرد و نووسیەوە هەر ناوچێش احترامی خۆی گرتومە تەرجیمی وەداناوە گەر تێنەگالی ئەم قەومەش کە ذیلقەرنێن گەیشتە ئەوێ بە شاخەکەیان سەرکەوتە ئەودی و دوای سەیری کرد قەومێکی لێ لا يفقهون قەولە لا يفقهون يعني لا يفهمون هیچ شتێ تێناگەن